بەڵام ئیتر چ بکەین ئەوڕۆ نووسەرێکی دیاری کورد بەناو نووسەر ڕۆشنبیر و هەڵاهوریا شینکاری وا کاڵێ سڵاحەدین ئەیوبی کورد نییە. یعنی لۆ گلەی لە بێگانان بکەین، ینی کاتێککە بێگان نەدانەوێ مێژومان بستڕنەوە و خەڵکانێکی دیکەش لێرە لە پاڵخۆمان کە ئیدعای کوردایەتی و عیار 24 کوردایەتی و خەمی کوردایەتی بوون ئەو بابەتانە ئەکەن ئەوڕۆکە دەیەوێت لاپەڕەیەکی مەسەحەیەکی زۆری مێژوود ینی مەسح بکە کارەساتێکی گەورەیە، چونکە بەڕاستی هەر ئەوە مهم نییە مەتەلەن کاتێککە تۆ دەی سڵاحەدین ئەیوبی لە مێژووی تاریخی ئیسلامیە لە ناسنامەی کوردبوونی دابڕی بەس تەنها سڵاحەدین ئەیوبی نییە، مەسەحەیەکی زۆرە لە دەیان و سەدان کەسایەتی لە خانەوادەی ئەیوبی تۆ لە ئیسلامەتیا لە کوردایەتی ئەیان بیتە دەرەوە. مەتەلەن دەولە ئەیوبی بە و مەسەح و پانتاییەکەوا لە مێژوو هەیەتی و لەمان کاتدا دەیان ئافرەتی خانەدان و نووسەر و بوێر و گوێش یعنی لە مێژووی کووردا ئەستڕیتەوە و لەمان کاتدا دەیان قیادەی دیکەش پێش و پاشی سڵاحەدین ئەیوبیش تۆ لە کوردبوونا دەریایەکە